خوشکە ڕەعدە دادەگیان فەرموو. السلام عليكم مامۆستا گیان. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله. خوشکە باشەکان دادە ڕەعدە. بێوەی بیبرا بە ڕێزەکەم. زۆر سپاس. مامۆستا مەلا فاتح تۆی؟ بەڵێ فەرموو. دەسەکانم ماسەکەم مامۆستا خوشکی بە گیان. ڕێزی منی سپاس دەکەم. خوات لێ ڕازی بێ یاخوا زۆر جار گوێ لە وتارەکان تەگرم. ئەجمەعین ئینشاءالله خۆی گەورە یاخوا بێوەی سەلامەتتان. بیبراکەم خوات لێ ڕازی بێ ئینشاءالله. خوشکی بە ڕێزمی فەرموو. مامۆستا وەڵا ئەتوانم باسی خۆمت بۆ بکەم. گوێبیستم فەرموو دادا. برا گەورەکەم وەڵڵاهی من چەند ساڵە لە ختمی قورئان وشتم لە خوا بە زیاد بێ. ئیتر دو-سێ ساڵ پێش ئێستا سحر وشتمان لێ کرا لە کچم لە خۆمان. ئێستا سارد بوومە تۆ مامۆستا گیان نازانم ئەها سەیر مامۆستا گیان لە ختمی قورئانەکەدا دەستار بوویتەوە؟ لە دەرسی قورئان لە نوێژە ئیستا ماوەیە زۆرە نوێژەکانم نازان بەرچاو نفوس کەوتوم. ئیشی خێرخوازیشم ئەکرد مەسەلەن لە برایەکەم ڕابینی هەیەتی لە خوشکێکم ڕابینی هەیەتی داوای یارمەتیم لێیانە کرد ئەم بر بۆ ماڵە فەقیر و شت حتا ئەم ڕەمەزانش لە خوا بە زیاد بێ زۆر هاوکاری فەقیر و نەخۆش و شتم کردگە. ئیتر نازانم ئیشەکانم لە بەرچاوە نازانم لە بەرچاوی خەڵکە نازانم بەرچاو نفوس کەوتومە یان کاریگەری سحرەکەیە. ئێستا زۆر بەی بەیانیان نوێژی بەیانی مەڕوا بە زۆر تۆزێ قورئانە خوێنم. ئەنی توانە و تاقەتم کەمە تووشی ئازاری فەقەرات بووم. ڕێنمایی ئەم خوشکەی خۆت بکەی بزانم. خوشکە ڕەعدە من پرسیان لە جەنابەت دەکەم لەوەتی تووشی ئەم ئازاری پشتوشتە بووی ئەوە بێ تاقەت بووی یان پێشتر؟ بەڵێ بڵێن پێشتر ئازاری ئەو فەقەرات و جونگە ئەوانە نەبوو؟ ئەوانەم نەبوو پێشتر بوو بەس زۆر کەم. بەڵە زۆر کەم لەوەتی کە ئەو ئازاران پەیدا بووین زای سەد و سەد مانگێکە لە مانگی پێنجۆ حاڵی پشتم زۆر خراپە لە خەتمەکاندا بڕاوم لەوێ بەس لە ماڵ و تۆزەی خوێنم بەڵام ناتوانم وەکو ئەو کاتانی پێشتر بخوێنم. بەڵێ تەواو ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە خوشکە باشەکەم ئەوەندەی لە توانایی بەندەدا بێ وڵامێکی باشت دەدەمەوە کە دڵ و دەرونی جەنابی ئیسلاحات بکە بە ئیزنی خوای گەورە. بێوەی بی دوعای خێریتم لێت ئەوێ بۆ نەخۆشیەکان بۆ تەلەڤیزیۆن خوای گەورە شفاعت بدە خوای ڕەحم بە ڕۆڵەی جەنابیش و هەموو ئەوانەی کە لە پۆلی وەکو پێشتر بگەڕێمەوە بۆ لای دینەکە بەخوا کە سحرەکەمان لێکرا چوین بۆ لای مامۆستایە بەڕێزی وەکو جەنابت لە کەلار وتی دادەگیان تۆ سحرێ زۆر خراپت لێکراوە بەس شکر بۆ خوا بە بۆنەی ذکر و یادی خوا و قورئان خوێندنەوە زۆر تەئسیری نەبووە لەسەرت. ئیزنی خوای گەورەی ئینشەڵڵا لە دڵ و دەرونی خۆتان قسەت بۆ دەکەم بە ئیزنی خوای گەورە بە قسەی برای خۆت کە ئینشەڵڵا ڕزگارت دەبێت. ئینشاءالله خوای گەورە هەموو کتابەکانی کۆلی دوانزەش خوای گەورە سەرکەوتویان کە خوا شیفای نەخۆشی تۆش و هەموو موسڵمانانیش بدات. کێشەی عائیلەی هەیە دوعای خێرم بۆ ئەویش بۆ بکەمەوە دوعای ساڵحان ببینەرانی بەڕێزی ئینشاءالله هەموو دوعا دەکەین بە ئیزنی خوای گەورە خوای ئیسلاح حاڵی هەموو لای بکە. خوشکە باشەکەی من خوشکە ڕەعدە خوا بەدارت بێ. سپاس دەکەم. خوا لەگەڵ بێسەر چاوانە. خوشکە ڕەعدە دەڵێ چەند ساڵی ختمی قورئان و کاری خۆبەخشیم کردووە خوا پاداشت داتەوە بەڵام بەداخەوە دڵە سیحر و جادومان لێکراوە کە من زۆر لەگەڵ ئەوەش نیم. ئەو مامۆستا بەڕێزە حورمەتم هەیە بۆ خەڵکی شاری کەلار و مامۆستا بەڕێزەکانی بەگشتی ئەو مامۆستاش کە نازانم چیە و جەنابیشت ناوەشکر نەهێنا. باش نییە مامۆستانی بەڕێز بە هەموو خەڵک دڵێن ئەو تۆ سیحر لێکراوە دەتخاتە گومانەوە. ئینسانی قورئان خوێن کەسێک کە سوورەتی فەلەق و ناس دەخوێنێ سوورەتی ئیخلاص دەخوێنێ لە دوای نوێژەکان ئاەتل کورسی دەخوێنێ جەنابەت ئەهلی ختمەی قورئان بووی سوورەتی ئەلبەقەرات خوێندووە وەڵڵاهی سیحر و جادو ئەو کاریگەریە ناکە. سیحر و جادو هەیە بەڵام ئەوە نییە کە میلەتی ئێمە بەم شێوەیە گرفتاری بووە هەموو شتێکمان نەدەچێتەوە سیحر و جادو. من بە خاتو ڕەعدە بڵێم تۆ دوای نەخۆشیەکەت کە تووشی ئازاری فەقەرات و پشت و جونگەکان بووی ئازاری ئێسقانەکان ئازاری فەقەراتەکان هەمووی کاریگەری لەسەر دڵی ئینسان هەیە بێتاقەت دەکا خەمبارت دەکا دڵت تەنگ دەکا بەڵام من بە جەنابەت دەڵێم سیحر و جادو لێ نەکراوە. ئینشاءالله کاری خێرخوازی نەفەست کاری لێ ناکات تۆ کارت بۆ خوا کردووە خوا دەتپارێزە بەعەکسەوە سەدەقە دەفعی بەڵام موسیبەتە سەدەقە دەفعی ئەوەیە چاوەزارت لەسەر لادەبا سەدەقە و یارمەتیدانی هەژاران و دوعا خێرەکانیان و ئینسان دەستی خێر بێت لەم دەستە وەریگرێ بە ئەمانەتەوە بیگەنێتە ئەو دەستا بەقەدەر خێر کارەکە تۆ خێرت بۆ نووسراوە. یاخوا حەدیسی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئینسان بە سەدەقە و خێر و خێرات لە سیحری ساحران لە چاوی چاوپیسان لە زوڵمی زاڵمان خوا دەیپارێزە بە ئیزنی خوای گەورە. بۆیە خوشکە ڕەعدە دڵی خۆت لەولایەنە پاکەوانێ
ئەو مامۆستایش خوای لە ڕازی بێ دەبوایە دڵ و دەرونی تەنگ نەکردیە نەخێت بەهۆی ئازارەکانتەوە کە خوای ئینشەڵڵا شیفاشت دەدا سەردانی دکتۆری پسپۆڕی پشت و فەقەرات و ئەوانە بکە و دەرمانەکانی بەکاربێنە ئینشەڵڵا ئەوەش هەر پاداشتی لای خوایە و کەفارەتی گوناحەکانتە خوشکە ڕەعدە بەڵام بە قسەی برای خۆت بکە لە دەرس و دەورەکەت دامە بڕێ إنما يأكل الذئب من الغنم القاصية پیغمبر صلى الله عليه وسلم روحم بقرباني ناوي محمد مصطفى صلى الله عليه وسلم أفرمي گورگ لو مرد أخوا كتاق وتوا أهم مرة كالشوانكي دابرا كلميقل دابرا تاق بوا گورگ زور بأساني زفري في دينه ما بس تيوي الشيطان كديت دو دروني تشيوا أويك لجماعتي مسلمان دابرا خشكا ڕعدە تۆ ئێستا کە لە ختمەکە دابڕاوی لە دەرس و دەورەکە دابڕاوی شەیطان ئەلێەوە بۆ دێ ئەوەیە خەلەلەکە نەک سیحر و جادو بۆیە بەقەدەر توانە ڕەم بێ وەکو پێویست نەتوانی هەموو ڕۆژانەی هەفتە بچی بەهۆی پشتێشە و شتەکەتەوە بەڵام لەسەر خۆتا زاڵ بە ئینشاءڵڵا هەر ڕۆیشتنەکە بۆ خۆی ئەوە وەرزشێکەوە بۆ پشت باشە بەردەوام بە قسەی برای خۆت بکە خوشکە ڕعدە بچۆوە دەرس و دەورەکەتەوە ئەگەر جاران هەفتەی 4 ڕۆژچووی ئێستا لانی کەمی بەلانی کەمەوە 2 ڕۆژی هەر بچۆ ئەگەر جاران کاری خێرخوازی بۆ نمونە 10 جار کردووە لە مانگێکە ئێستا بەلانی کەمەوە 5 جاری بکە 2 جاری هەر بکە لێ دامە بڕێ کە دەبڕی لە کاری جەماعی مسلمانانە لە کۆڕی ختمی قورئان و زیکر و تەسبیحات کە دەبڕی لە کاری خێرخوازی دڵنیاوە هەست بە دڵتەنگی دەکەی ئەوەی ئینشەڵڵا تۆ دڵ و دەرونێکی پاکت هەیە خوشکە ڕعدە تۆ دڵ و دەرونت زیندووە بۆیە هەست بە ناڕەحەتی دەکەی ومێد دەکەم ئینشاءڵڵا بگەڕێەوە سەر دەرس و دەورە جەماعیەکەت شەیطان با لەو ڕێگایەوە زەفەرت پێنەێنێ و دڵتەنگت نەکە ئینشاءڵڵا شیفا نەخۆشیەکە شت دێ ومێدەوارم تەلەبەی 12 شت هەیە لەگەڵ هەموو ڕۆڵەی مسلماناندا لەگەڵ هەموو کڕوکچەکانماندێ یا ڕەبی خوایە ئەوانەی لە پۆلی 12 خوایە کاریان بۆ ئاسانکەی بە ئاواتی خۆیان بگەێنی هیدایەتی مامۆستاکانیشیان بدەی یا ڕەبی خوای ڕۆڵەکانمان سەرکەوتووکەی